بانکی جیهانی لە راپۆرتێکیدا ئاماژە بە وڵاتانە دەکات کە زۆرترین گازی سروشتی دەسووتێن و ڕایدەگەێنێت لە ماوەی مانگی تەمووزدا عێراق بۆ چوارەم ساڵی لەسەریەک لە پلەی دووەمی ئەو وڵاتانەوە دێت کە زۆرترین گازی سروشتی دەسووتێنن. لە راپۆرتەکەدا هاتووە رووسیا لە سووتانی گازی سروشتی لە پلەی یەکەمی جیهاندا دێت، دواتر هەریەک لە عێراق، ئەمریکا و ئێران. بە گوێرەی داتاکانی بانکی جیهانی، عێراق لە ماوەی ساڵی 2016دا 17 ملیار و 730 میلیۆن مەتر سێجا گازی سووتاندووە، دواتر لە 2019 بۆ 17 ملیار و 910 میلیۆن مەتر سێجا بەرز بۆتەوە. هاوکات بە گوێرەی داتاکانی ئاژانسی وزەی نێودەوڵەتی، بڕیاو گازە سروشتەی کە عێراق ڕۆژانە دەیسووتێنێت بەشی دابینکردنی وزەی کارەبا بۆ نزیکەی 3 ملیۆن ماڵ دەکات، بەو پێی کە عێراقیەکان چەندین ساڵە دووچاری کەمی کاتژمێرەکانی کارەبا بوونەتەوە. لای خۆیەوە عاسم جیاد گوتەبێژی وەزارەتی نەوتە عێراق ڕایگەیاندووە چەندین هۆکار هەنوای لە عێراق کردووە پەنا بۆ سووتانی گازی سروشتی ببات، لەوانە شکەرتی گاز زۆر ئاڵۆزە و پێویستی بە تەکنەلۆژیایەکی نوێیە کە تێچوویەکی بەرزی هەیە. جیاد سووتانی گاز لە عێراق بۆ دەگەڕێنێتەوە دەرچوونی گازی هاوتای نەوت یەکسانە بە بەرزبنەوەی ئاستی بەرهەمهێنان لە وڵاتەکە. هۆکاری دووەمیش بۆ ئەو جەنگانە دەگەڕێتەوە کە لە 4 دەی ڕابردوودا عێراق پێیدا تێپەڕیوە و لە ئەنجامیشدا دامەزراوەکانی وەبەرهێنانی گازی هاوتا داڕمان کە لە هەفتەکانی سەدەی ڕابردوو پلانی دامەزراندنیان بۆ دانرابوو. هەروەها ڕایگەیاندووە عێراق لە ڕێگەی سووتانی گازەوە ساڵانە بەبڕی 5 ملیار دلار زیان دەکات، بۆیە لە ڕێگەی ئەو گرێبەستانی لەگەڵ کۆمپانیاکانی ئەمریکا و چین و کۆمپانیاکانی دیکە ئەنجامی دەدات، هەوڵ دەدات تا ساڵی 2025 وەبەرهێنان لە سەرجەم ئەو گازانە بکات کە هاوتای نەوت لە کێڵگەکانی نەوت بەرهەم دەهێنرێت و دەسووتێنرێن کە زیانەکەیشی بە ملیاران دلار دەخەمڵێنرێت.